ڕۆزا پارکس داینەمۆی شۆڕشی نا، ژنێک بە هەستان نا، بە دانیشتن، بە قسەکردن نا، بە بێدەنگی، بە بەڵێ نا، بە وتنی نەخێر. گەورەترین پریشکی شۆڕشی لە ئەمریکادا داگیرساند. بوو بە سەنگەری خەبات، دژی ڕەگەزپەرستی و چینایەتی و هەڵاوێردی ڕەگەزی. چیرۆکی ڕۆزا ناسراوە بە چیرۆکی شۆڕشی پۆڵاین. ڕۆزا پارکس ئەو ژنەی ڕێڕەوی مێژووی گۆڕی لە ڕۆژی 12 ساڵی 1955 لە کاتی گەڕانەوەی لەسەر کار وەک کاری هەمیشەیی سەرپاسێک دەکەوێت و لەسەر کورسیەک دادەنیشێت. دوای ئەوەی کەسێکی سپی پێ سەر دەکەوێت، داوا لە ڕۆزا دەکات کورسیەکەی بۆ چۆڵ بکات، چونکە بە پێی یاسا ڕۆزا ڕەشت پێست بوو، مافی دانیشتنی نەبوو گەر سپی پێستێک پێویستی بە کورسیەکە بووایە. ڕەشپێستەکان بە یاسای ئەمریکی لە ڕووی مافەوە دوای سپی پێستەکان دەهاتن، جیاوازیان لە نێواندا دەکرا. بۆ نمونە لە پازدا، لە چێشتخانە و قاوەخانە و دەستشۆر و تەواوی شوێنەکانی تر بۆیان نەبوو لە سپی پێستەکان نزیک ببنەوە. بەڵام ڕۆزا پارکس ئەو ڕۆژە جیاواز لە هەموو ئەمریکیەکان بیر دەکاتەوە و لە شوێنی بەڵێ دەڵێت نەخێر. ئەو نەخێری ڕۆزا کابرای سپی پێست تووڕە دەکات و کێشە دەکەوێتە نێوانیان. شۆفێری پاسەکە داوا لە ڕۆزا دەکات تا پۆلیسی ئاگادار نەکردوێتەوە بچێتە دواوە، بەڵام ڕۆزا ڕەتی دەکاتەوە. لەو کاتەدا شۆفێرەکە بانگی پۆلیس دەکات، بە پێی یاسا قۆڵبەستی دەکەن، لە بەردەم دادگا بە بڕەپارەیەک غەرامە دەکرێت. بەڵام ڕۆزا ئەو ڕۆژەش بەرامبەر دادگا دەوەستێتەوە و غەرامەکە نادات، چونکە دەڵێت ئامادە نیم غەرامە بدەم لە کاتێکە هیچ تاوانێکم ئەنجام نەداوە. ڕەشپێستەکانی ئەمریکا بۆ پاڵپشتی لە ڕۆزا دەستیان کرد بە خەباتی مەدەنی و بڕیاریاندا هیچ کەسێکیان پاس بەکار نەهێنن. ئەو بڕیارە لە کاتێکدا بوو کە لە سەدا هەفتای ئەوانەی ئەو ڕێگەیان بەکاردەهێنا ڕەشپێستەکان بوو. لە سەرەتادا بڕیاری هەڵوێستەکەیان بۆ تەنها ڕۆژێک، بەڵام دواتر کاتەکەیان درێژ کردەوە بۆ 381 ڕۆژ. بڕیاریاندا تا سەرگرتنی خەباتەکەیان درێژە بدەن بە ناڕەزایەتی، بەشێکی زۆریان ڕێگەی پێ یان کامیۆنیان بەکاردەهێنا. ڕۆزا پارکس بەهۆی ئەو هەڵوێستەی کارەکەی لەدەستدا، بەڵام لە شوێنی تەسلیم بوون بڕیاریدا لەگەڵ هاوسەرەکەی رایمۆن پارکس بچێت بۆ شاری دیترۆیت، لەوێ دەستی کرد بەکاری دوورمان. ئەو کاتە بوو وتی ماندووبوونی من ماندووبوونە لە ماندووبوون. دوای ئەو کاتە گەنجێکی تەمەن 26 ساڵ ڕابەرایەتی شەقام دەگرێتە دەست و سینگی خۆی دەکاتە قەڵغانی ناڕەزایەتی دژی سوڵتەی وڵات. ئەو گەنجە ناوی مارتن لوثەر کینگ بوو. دادگای ئەمریکا لە ژێر کاریگەری ئەو هێزەی شەقام و خۆڕاگری و بەردەوامیان ناچار بوو بە گۆڕینی یاساکە. ساڵی 1956 دادگا بڕیاریدا هەموو جیاکاری و هەڵاوێردێک لەسەر ئەساسی ڕەنگ یان ڕەگەز نەهێڵێت. هەموو جیاکاریەک بەپێی یاسای نوێ بە دژی یاسای ئەمریکا دادەنرا. ڕۆژێک دوای دەرچوونی یاساکە مانگرتنەکەیان شکاند. ڕۆزا پارکس لە 24 دوای ساڵی 1913 لەدایک بوو. لە 24 دەی ساڵی 2005 کۆچی دوایی کردووە. ساڵڕۆژی لەدایکبوونی ڕۆزا وەک سیمبوڵی کارکردنی پێکەوەی و پێکەوە ژیان و نەهێشتنی چینایەتی لی دەڕواندرێت. ڕۆزا ساڵی 1956 بوو بە کارمەندی یارمەتیدەر لە پەرلەمانی ئەمریکا. ساڵی 1970 کۆڕی نەتەوەیی بۆ پێشکەوتنی ڕەشپێستەکان مەدالیای سپینگارمی پێشکەش کرد. ساڵی 1970 خەڵاتی مارتن لوثەر کینگی وەرگرت. ئەمە لە کاتێکدا بوو کە مارتن لوثەر کینگ لە ساڵی 1968 لەسەر هەمان خەبات تیرۆر کرد. ساڵی 1970 ڕۆزا پارکس خانەنشین کرا. ساڵی 2005 لە تەمەنی 92 ساڵیدا کۆچی دوایی کرد.